الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشكو برا بالرزكان بين رخوش ويستكان لخزمتان لزنجير برنامكاني كناري آرامي لباسي تازة لديداري تازة بخزمتان شادة بموا كأيش بريتيال لتامزروبون بومالكاني خواي قورة وبالا دست. طبعا المسجد بيوت الله مزگەوتەکان ماڵەکانی خوای گەورە باڵا دەست لە قورئان باسی کردووە. لە سوورەتی النور فەرمێ في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار. خوای گەورە فەرمێ لە ماڵەکانی خوایە بەڕاستی خوای گەورە ئیزنیاوە کە ئەن تورفع کە بەرز بکرێتەوە ماڵەکانی خوا بەرز ڕابگیرێ ويذكر فيها اسمه وناوەکانی خوای گەوری تیا ببرێ يسبح له فيها بالغدو والآصال وهروە تەسبیحاتی خوای گەوری تیا بکرێ بە بەیانیان و ئێوارە نوێژی تیا بکرێ. پیاوانێکی تایە لە ناو مزگەوت خوای گەورە فەرمێ رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله نا بازرگانی نەکڕین و فرۆشتن قەت وایان لێ ناکات لەو زیکرەی خوا لە چوونیان بۆ ماڵەکانی خوا بێبەش بن. وإقام الصلاة تجارة ماڵی دنیا وایان لێ ناکات کە وازیان لە نوێژ پێ بێنێ وإيتاء الزكاة واز لە زەکاتدان بێنن نەخێر ئەوە سیمای ئەوان نییە. ئەم جۆرە پیاوانە لە مزگەوتن کەواتە کێ چێ بۆ مزگەوت ئەو کەسە چێ بۆ مزگەوت کە تیجارەت و بازرگانی و ماڵ و سەرۆت و سامانی دنیا ناتوانێت لە ذیکری خوا بیانکە، ناتوانێت لە نوێژ دووریان خاتەوە، ناتوانێت لە زەکاتدان وازیان پێ بێنێ. کەسانێکی واچنە ناو مزگەوتەوە یەخافون یوما تتقلب فيه القلوب والأبصار لە ڕۆژێکە ترسن کە چاوەکانە بڵەقە بن دڵەکان ناڕەحە دەبن لەو ڕۆژە ترسن ئەوانە چن بۆ مزگەوت. کەواتە بۆچی تۆ تامەزرۆی مزگەوتی بۆ تامەزرۆی ماڵەکانی خوای لەبەرەوەی ئەو جۆرە خەڵکانە لە ناو مزگەوتن. برا خۆشەویستەکان بۆیە بەڕاستی ماڵەکانی خوای گەورە زۆر گەورەیە. کێ ماڵی خوا ئاوەدان نەکاتەوە؟ إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر. خوای گەورە فەرمێ و کەسە ماڵەکانی خوای گەورە ئاوەدان نەکاتەوە کە باوەڕی بەخوا بە ڕۆژی قیامەت دێ. وأقام الصلاة وآتى الزكاة ولم يخش إلا الله. نوێژەکە زەکاتەیە لە خوا نەبێ لە کەس ناترسێ. بۆیە تامەزرۆی چوونی بۆ ماڵەکانی خوا لەبەری خەڵکێکی ئاوای تایە. ئەو جۆرە خەڵکانە ئاوا مزگەوت ئاوەدانەکانەوە. فعسى أولئك أن يكونوا من المهتدين. خوای گەورە فەرمێ ئەوانە بەڕاستی لە هیدایەت دراوەکانن. خوای گەورە هیدایەتیان بۆیە چن بۆ مزگەوت. بۆیە مزگەوت زۆر گەورەیە بەڕاستی. مزگەوت ئەوەندە گەورەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم المسجد بيت كل مؤمن وبيت كل تقي. مزگەوت ماڵی هەموو باوەڕدارێکە، ماڵی هەموو متقی و لە خوا ترسێکە. مزگەوت ئەو ماڵی خوایە کە بەڕاستی ئەو کەسی کە بەیانیان ئێوارە نەچێ بۆ مزگەوت خوای گەورە خوانی بۆ ئامادەکا لەوێ. من غدا إلى المسجد أو راح أعد الله له في الجنة نزلا كلما غدا أو راح. هەموو کاتێک کەسێک کە بەیانیان ئێوارە نەچێ بۆ مزگەوت خوای گەورە خواردنێک کە شایستەی میوان بێ بۆی ئامادەکە لە بەهەشتا ئەوە بێ بە مڵکی ئەو بەڕاستی چەند گەورەیە. مزگەوت ئەو شوێنەیە کە نوێژی تیاکرێ، ئەو شوێنەیە کە یەک نوێژ تایە بە 27 نوێژە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم صلاة الجماعة أفضل من صلاة الفذ ب27 درجة. نوێژی جەماعەت زیاترە گەورەترە بەڕێزترە لە نوێژێک کە بەتەنیا کەسێ خۆی کە لە 27 نوێژ 27 جار ئینسان نوێژ بکە هێشتا نوێژی مزگەوتەکە خێرترە. ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای لێبێ لە کتابی الکەبائیر باسی پیاوێکەکە کە شتێکی عەجایبی بەسەراتووە. شەوێکیان تا ئەچێ بۆ مزگەوت دیارە پیاوە کەسێک بۆ بەردەوام نوێژەکانی بە جەماعەت کردووە تا ئەچێ بۆ مزگەوت سەیرەکە
قەدەری خوای گەورە نوێژی جەماعەت کراوە زۆری پێ ناخۆشە بێتەوە ماڵە 27 جار نوێژی عیشاکە لەسەر یەک نوێژ دوو نوێژ سێ نوێژ تا 27 جار ئەبزانە چەندی پێچ شەو خەوە بینێ لە خەویە سەیرەکە برادەرەکانی کە لە مزگەوتن لە یەک مزگەوتان نوێژەکەنوانە ئەوان هەمووی ئەسپیان پێ و ئەمیش بامان شێوە ئەوان ئەسپەکانیان تاوەیان ئەڕۆن بەس ئەم هەرچەنێ ئەسب تاوا ناگاتەوە بەوان سبحان الله يعني کە مفەسیرینی خەو ئەحلام بۆی تەفسیرەکە نەڵێن مەسەلەکە ئەوەیە بەڕاستی کە تۆ ئەو نوێژەت لە دەست و لە کیس و با 27 جاریش کرد بێتەوە خواوی سیوای نەگەیشتووی بەوان بۆیە ئینسان بەڕاستی ئەو ئەجر و پاداشتە گەورەی دەسەکەوێت کە بچێ بۆ نوێژی جەماعەت زۆر گەورەیە نوێژی جەماعەت ئەوەنە گەورەیە ئینسان کاتێکە ئەچێ بۆ ماڵەکانی خوای گەورە و باڵا دەست پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ دەستنوێژێکی جوان بگرێت لە ماڵەوە هەر کەسێ کە دەستنوێژێکی جوارە گرێت لە ماڵەوە هەموو هەنگاوێکی کە هەڵێنێ کە ئەچێتە دەرەوە هەنگاوی قاچی ڕاستی چاکەیەکی بۆ نووسرێ قاچی چەپی خراپەیەکی لێ کوژێنرێتەوە ئەوەندە گەورەیە سبحان الله ئەو حەدیثەمان هەیە کە فەرمێ پیاوێک لە ئەنسار عەبدوڵای کوڕی عومەری گێڕێتەوە پیاوێک لە ئەنسار زۆر ماڵی دوور بوو پێمان و بۆ ناچی گوێ درێژێ بکڕی کە بۆ نوێژەکان پێی بێ لەم گەرمایە ناڕەحەتە پێی بی بۆ مزگەوت و بڕۆیتەوە وتی واللهی من حەزم لە شتیوانیە واللهی من حەزەکەم کە بێم بۆ مزگەوت هەنگاوەکانم هەمووی چاکەیەکم بۆ بنووسرێ و هەروەها خراپەیەکیشم لێ بکوژێنرێتەوە وەکە ئەژڕۆمەوە هەروە کە بۆ پێغەمبەریان گێڕایەوە صلی الله علیه وسلم پێغەمبەر فەرمی قد جمع الله لك ذلك كله خوای گەورە هەموو ئەمانی بۆ نووسیوی ئەوە بریتە لە ماڵەکانی خوای گەورە بۆیە تامەزرۆین بۆیە ماڵی خوای گەورە بەڕاستی کانزا و یعنی کانزایەکی زۆر گەورەیە کە بەڕاستی پڕە لە زێڕوزی و پڕە لە شتی گرانبەها هەمووی لە مزگەوتەوە تۆ دەستەکەوێ هەمووی لە مزگەوتەوە دەستەکەوێ پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله وذكر منها والرجل قلبه معلق بالمساجد أفرمي حوت تاقم هن خواي قرو بالا دست لجير سيبري عرشي خويا ل قيامة حشر يانكا والرئز يان لي يقري تقدير يانكا يتشقلو أنا فرمي والرجل قلبه معلق بالمساجد كسيك خواي قرو الدلي بمزقوته وبستوته لمزقوت دلي هالواسراوة چه تدروا ئەچێ بۆ دوکان کار و کاسبیەکە بەڵام بەخوا دڵی هەر لای مزگەوت ئەوە مزگەوتەوە تا مەزرویە بۆ ماڵەکانی خوا بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم أمر ببناء المساجد في الدور وأن تنظف وتطيب ئەمری کردووە کە لە ناو ماڵەکانە مزگەوت دروست بکرێ و مزگەوتەوە بۆنی خۆش بێ و پاک بکرێتەوە مزگەوت ئاوایە خەڵکێکە بۆ لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مزگەوت خەوتون ئەهلی سوفە مزگەوت داڵدەی هەموو کەسێکی غەریبەیە ابن عمر ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ كنت فتى شابا عزبا أنام في المسجد من گەنجێک بووم سەڵد بووم خێزانم نەبوو گەنج بووم تەمەنم تێ نەپەڕی بوو ئەنام في المسجد لە مزگەوت ئاخەوتم سبحان الله مزگەوتەکانەوە گەورەن ئەو کەسێکە چێ بۆ مزگەوت یعنی چێ بۆ ماڵی خوا یعنی میوانی خوایە یعنی خوای گەورە باڵا دەست ڕێزی لێگرێ بەڕاستی مزگەوت ئاوایە برا خۆشەویستەکانم گەورەی مزگەوت دوایە یعنی ماڵەکانی خوا تۆ تامەزرۆیت نوێژەکانی لەوەیەکەی بەڵام سنەتەکانی لە ماڵەوەکەی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم صلاة الرجل في بيته حيث لا يراه الناس تعدل صلاته على أعين الناس 25 مادام تۆ نوێژەکەت بە جەماعەت دەکەی لە مزگەوت کە ئەچیتەوە بۆ ماڵەوە سنەتەکە لە ماڵەوە ئەکەی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەو نوێژەی کە لە بەرچاوی خەڵکێکی بەفەرز و ئەو نوێژەی کە سنەتە و لە بەرچاوی خەڵک نایکەی لە ماڵەوە ئەیکەی بە 25 نوێژ بۆ دەنووسرێ ئەوەندە گەورەیە ئەوەندە گەورەیە ماڵەکانی خوای گەورە بێ ئاوا ئینسان تامەزرۆ بێ بۆی و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕاستی ناڕەحەت بووە لەوەی کە بەعزێ لە موسڵمانان نایەن بۆ نوێژی جەماعەت زۆر ناڕەحەت بووە هەتا بە ئەندازەی فەرمیەتی وەڵڵای ئەگەر ئێستا بەرانێکمان سوور بکردایەتەوە
ئەوە هەمویان ناتن بۆ نوێژ بەڵام چونکە ئەوەی لێ نییە دنیاییە نایەن ئەهلی دنیا نایەن منافقەکان نایەن ئیبن عومەر فەرمی والله ئەگەر کەسێ دوو نوێژ ناتایە بۆ نوێژی جەماعەت ظننا أنه قد نافق گومانمان نەبرە ئەمانو لەوەچە منافق بوو بێ تووشی نیفاق بوو بێ خوابمان پارێزێ بۆیە پێغەمبەر فەرمیەتی صلى الله عليه وسلم إن أثقل الصلاة على المنافقين صلاة العشاء وصلاة الفجر ولو يعلمون ما فيهما لأتوهما ولو حبوا فرمي قرسترين نوێژە لەسەر منافقەکان نوێژی عیشا و نوێژی بەیانیە والله ئەگەر بیان زانیە چەند خێرە بە سنگە خەشیەش بۆیە هات بە گاگۆڵکێش بۆیە هات ئەوەندە گەورەیە کاچی بۆ مزگەوت سبحان الله جهاد کامەیە ألا أدلكم على ما يمحو الله به الخطايا ويرفع به الدرجات پیغمبر فرمی صلی الله علیه و سلم شتێکتان پێ بڵم کە خوای گەورە گوناحەکانی پێسڕێتەوە و دەرەجەی و پلەپایەتانی پێ بەرز بکە قالوا بلى يا رسول الله قال إسباغ الوضوء عند المكاره کاتێک ئینسان ناڕەحەتە سەرمایە بچێ چی بکە دەستنوێژێکی جوان بگرێ إسباغ الوضوء على المكاره وكثرة الخطى إلى المساجد زۆر هەنگاو هەڵێنێ بۆ مزگەوت وانتظار الصلاة بعد الصلاة نوێژ لە دوای نوێژ چاوەڕێ بکە فەرمی فذلكم الرباط ئەوە جیهادە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەوەی بە جیهاد داناوە کە تۆ نوێژ بۆ نوێژ چاوەڕێی نوێژەکەی کە تۆ هەنگاوەکانی هەڵێنی بۆ مزگەوت بریتێ لە جیهاد براکانم ئەمە هەمووی بە لە ماڵەکانی خوای گەورەیە تامەزرۆبوون بۆ ماڵی خوای گەورە ئالەوا دەرەکەوێ بەڕاستی بۆیە تامەزرۆین بۆ ماڵی خوا بۆیە کە مزگەوتەکان داخرێن زۆر ناڕەحەتە بین گریانمان دێ لەبەرەوەی ئێمە میوانی خواین یعنی تۆ ئەگەر بچیتە ماڵی کەسێکی گەورەوە چەند خۆشحاڵە بی ئەگەر بچیتە ئەو کەسێک کە گەورەی هەموو دنیایە کە خالقی ئەرز و ئاسمانە کە ژیەنەرمانە کە مرێنەرمانە کە ڕۆزی دەرمانە کە دڵمان خۆشەکە کە پاداشتی زۆرمانەیاتەوە کە شیفای نەخۆشەکانمانەیە کە ئەوەی داوا بکەین ئەمان ناتێ ئەگە بچی بۆ ماڵی ئەوە بەڕاستی کەسێک مەحرومە کەسێک لە خێری دنیا و قیامەت بووە کە مزگەوتی ناوێ کە لە مزگەوتەوە نزیکە بەڵام ناچێ بۆ مزگەوت بەڕاستی بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو نەتووڕە بۆ لە زمانی خۆی فەرمیەتی والله لقد هممت أن آمر فتيتي والله خەریب وا بکەم بە گەنجێک بڵێم کە نوێژی جەماعەت بکە و ئیمامەتی بکە اینجا بڕۆم بۆ ئەو کەسانی کە نایەن بۆ نوێژی جەماعەت وحەڕق عەلەیهم بویوتەهم ماڵەکانیان بەسەرا بسووتێن ئەوەندە ماڵی خوا پلەپایە و قەدر و ڕێزێکی هەیە بەڕاستی بۆیە ئێمە زۆر کەم تەرخەمین بەڕاستی بە ماڵی خوا بە دەرحەق بە ماڵەکانی خوا با فرێی خۆمان کەوین ماڵی خوا کەسانی بە ئیمانی لێیە ماڵی خوا کەسانێکی لەن کە نوێژ بەجێێنن بەڕاستەقینە ماڵی خوا ئەو کەسانی لێیە کە نوێژی جەماعەت بە گەورە و گران سەیرەکەن ماڵی خوا ئەو کەسانی لێیە کە ڕێزی خوا ئاگرن کە خوای گەورە تەقدیرەکەن کە شوێن سونەتی پێغەمبەر کەوتون صلی الله عليه وسلم ئەو کەسانەشی کە دوورن لە ماڵی خوا لە پیاوان بەڕاستی وەکو ابن مسعود فەرمی ولقد رأيتنا وما يتخلف عنها إلا منافق معلوم النفاق ئەبینین کە ئەو کەسێک لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناهاو بۆ مزگەوت نوێژی جەماعەتی ناکرد منافق بوو باشەمان زانی کە منافقە چونکە کەسێکیش کە منافق نەبوو ولقد رأيتنا یا ولقد رأينا الرجل يهادى بين الرجلين حتى يقام في الصف پیاوی واشمان بینی دەسی لە سەرشانی دوو کەس بوو دوو پیاوەیان هێنا هەتاو کاتی بگا بە سەفەکە والله خەڵک هەبووە لە تابعین ئەڵێ 40 ساڵ پشتی کەسم نەبینیوە لە نوێژە خۆم لە سەفی یەکەما بوو چکە زانیویانە دواکەوتن لەوانە لە سەفی یەکەم دواکەوتنە لە پاداشتی بەهەشت پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لا يزال قوم يتأخرون عن الصف الأولى حتى يؤخرهم الله يعني في الجنة وإن دخلوها کەسێک ئەوەندە کەمتەر خەمیەکە لە سەفی یەکەم هەتاو کاتی کە لە ڕۆژی قیامەتە خوای گەورەی خاتە بەهەشت بەڵام دوایە خا خوای گەورە یارمەتیمان بە لەو کەسانە بین کە یعمر مەساجد الله ماڵەکانی خوای گەورە ئاوەدانەکەنەوە لەو کەسانە بین کە مزگەوتەکانی خوا پاکەنەوە کە مزگەوتەکانی خوا قەرەباڵخەکەن ئاوەدانەکەنەوە بۆن خۆشەکەن نوێژەکانمان قبوڵ کە بمان کا بە ئەهلی جومعە و نوێژی جەماعەت
آمين والحمد لله رب العالمين وبارك الله فيكم وأحسن إليكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك